بەڵێزان بەردەوامی نەچینلای یەکەمی پرۆگرامەکەمان و باستەوە دەکرێت کە پارتی دیموکراتی گەلان هەدەفە بەمبەستی ئامادەکاری بۆ هەڵبژاردننی پەرلەمانی تورکیا لەگەڵ هاوپەیمانەکانی کۆ دەبێتەوە و هاوپەیمانێتیەک پێکدەهێنن لە کۆبنەوەکەدا هەدەفە و پێکهاتەکانی لەگەڵ پارتی کرێکارانی تورکیا، پارتی ڕەنجدەران، پارتی ئازادی کۆمەڵایەتی و پارتی بزوتنەوەی ڕەنجدەران و فدراسیۆنی ئەنجومەنەکانی سۆسیالیست لە ڕێگەی نەخشە ڕێگایەک بڕیار لەسەر ناوی هاوپەیمانێتیەکەیان دەدەن و سەرچاوێکیش لە هەدەفە ڕایگەاندووە هەر لە کۆبوونەوەکەدا بڕیار لەسەر پرسە سەرەکیەکانی تورکیا و چۆنەتی فراوانکردنی هاوپەیمانێتیەکە دەدەن. ئێمە گفتوگۆی زیاتر لەسەر بابەتاکەین لەگەڵ میوانەکەمان کە ڕاستەوە خۆ لە ئەستۆدیۆ لە لامان میوان ناویش سەردەشت جەلال شارەزا لە کاروباری تورکیا. سوپاس بۆ ئامادەبوونت کاک زەردەشت بەخێر هاتی. کاک زەردەشت سەرنجی جەنابەت لەسەر پێکێنانی ئەم هاوپەیمانێتی هەدەفە لەگەڵ 5 پارتی سیاسی دیکەی تورکیا چیە و هەروەها چاوەڕوانی چی لێ دەکرێت؟ بەڵێ زۆر سوپاسانەکەم. بێگومان دوای کۆبوونەوەی پێکهێنانی هاوپەیمانیەک لە بینی ناو ئۆپۆزیسیۆنی تورکیا شتێک دەرکەوت ئەوەیە کە ئەمان ئۆپۆزیسیۆنی تورکیا ئەیانەوێ ئۆپۆزیسیۆنێک بن بەبێ کورد بەبێ هەدەفە. ینی ئەوەی دەرخست کە تورکیا ئەگەر ئامانجەکانی بزوتنەوەی تورکیا ئەو ئۆپۆزیسیۆن کە ئێستا دەستی پێ کردووە بەبێ هەدەف ئەگەر تەنها ئامانجیان ئەوە بێ سیستەمی سیاسی دەوڵەت لە بگۆڕنەوە بۆ سیستەمێکی پەرلەمانی لە سەرۆکایەتیەوە دیسان ئەمە هیچ لە مەسەلەکە ناگۆڕێ بۆ کورد چونکە ئەوان چۆن پێشتر و تا ئێستش لەسەر سیاسەتی ئینکاریکردن و ئیمهاکردنی نەتەوەی کورد ئیشیان کردووە بە هەمان شێوە ئۆپۆزیسیۆنی تورکیاش هەر ئەو نیەتیان هەیە زیاتریان نییە و تەنها شتێک کە لە بەردەم لایەنە کوردەکانە ئەوە بوو کە بتوان ئەوانش لایەنی هاوپەیمانیەک لە ناوخۆیانە دروستکن هاوپەیمانێکی دیموکراتی و ئەم هاوپەیمانە ئێستا ئەوەی کە من تێبینیم کرد لە وتەکانی بەڕێز مەدحە سەنجاریش هاوسەرۆکی هەدەف ئەوە بوو کە ئەوان تەنها ئەم هاوپەیمانیە بۆ ئەوە نییە تەنها بۆ هەڵبژاردننی 2023 وەک ئەوەی سەر لە هەموو تورکیا خۆ ئامادەکردنێک هەیە بۆ هەڵبژاردننی 2023 ینی ئەم ئامانجی کەشیان هەیە ینی لایەنە کوردیەکان مانجی ئەیلول سەرەتای مانجی ئەیلول ئەو هاوپەیمانە ڕاگەیەندرێ ئامانجەکان چیە جگە لە بەشداریکردن لە هەڵبژاردنەکان بێجگەلەوە ئامانجیان ئەوەیە کە چۆن بزوتنەوەی ئاشتی پێشخن وە لە ناو ئەوەشتا هەڵ بدەن لایەنی تورکی و کەسایەتی و خەڵکی تورکیاش بکەون ناو بۆ هاوپەیمانی دژە جەنگ هاوپەیمانێکی دژە جەنگیش دوای ئەوە ڕابگەێنن کە بۆ ئەوەی کە تورکیا لەم دۆخەی ئێستا کەتیایەتی بێتە پێشەوە و ئەمان ئەو سمپڵانی کە وەرگیراوە ڕێکخراوی مەدەنی وەریەک لە ڕۆژانە ئەوە دەرەخا کە سەرڕای ئەو هەموو زەبر و زەنگی کە لەسەر هەدەف هەیە هەر لە سیستەمی قیومەوە بیگرە لادانی ئەو پارێزبەندی ئەندام پەرلەمانەکان کە هەندێک ئەوانە لیان وەرگیرایەوە و بە هەزارها کادر و هەواداری هەدەف ئێستا لە زیندانن هەموو حیز بە ڕێکخراوە کوردیەکان لەگەڵ ئەوە ئەمان ئامانجیان ئەوەیە کە لە 2023 لە هەڵبژاردنیشە لە 120 تێپەڕێن بۆ بینیمان پێش 12 و 13 بوو ئێستا یانی ئەو ڕێژەی تێپەڕێن بۆ 120 بۆ ئەوە تۆ پێویست بە کۆمەڵێ تەدبیر هەیە بکرێت تەدابیرەکان یەک لەوانە دروستکردنی هاوپەیمانێک لە ناو کووردا چونکە تۆ بێ ماڵی خۆت ڕێکخیت چکەوە بەرامبەرەکەت ئەوە تا تۆ ناخوێنێتەوە بە سەدەها ساڵ پێش ئێستا چۆن ئینکاریان کردووە لە مافی کورد ئەوە تا ئۆپۆزیسیۆنیش بە هەمان شێوە ئەوە بکە ینی باشترین ڕێگە لە بەردەم هەدەفە ئەوەیە کە ئێستا هاوپەیمانی کوردی دروستکە و دوای ئەوە شەنگاو هەڵبێنێ بۆ دروستکردنی هاوپەیمانێکی دژە جەنگ بۆ ئەوەی ئیتر چۆن بڵێ شتەکان ڕتمێکی سیاسی وەرگن. باشە کاک زەردەشت وەکەوەی پێشبینی دەکرێت ئەو هاوپەیمانەتی دیکە کە دروست دەکرێت بە هاوپەیمانەتی دژە جەنگ جەنابەت باست کرد ناو دەبرێت پێشبینی دەکرێت هەر هەمانە و پارتە سیاسیانە بن کە لە ئێستادا بەتەمان هاوپەیمانەتیەک پێک بهێن یاخود پارتی دیکە دەکرێت بێتە هاوپەیمانەتیەکەوە ئێستا بەس لە پێکێنانی یاخود باڵێ ئەو هاوپەیمانەتی کە ناو دەنرێت دژە جەنگ یاخود بەمبەستی دژە جەنگ پێک دەهێنرێت چییە؟ ئەو هاوپەیمانیە ئێستا تورکیا پێویستی بە کۆمەڵی ریفۆرم هەبکرێت ینی ئێستا تورکیا بە خۆناغی زۆر هەستیار و گۆشەگیربوو ناتیە پەڕێ ینی هەر ئەوە تا لە ڕووی ئابووریە وەزعی تورکیا بەرەو خراپبوو نەچێ زۆر بەرەو خراپبوون ینی لەوانەیە بڵێم لە 100 ساڵی لە دروستبوونی کۆمارەوە تا ئێستا
تورکیا دۆخی وای بەخۆی نبینەوە ڕێژەی لیرە ئەبینن ڕۆژ بە ڕۆژ لە چاو ئەملێ عالەمی دۆلارە بەرە زۆر بەرەو دابەزین دێ ژیان لەوێ سەخت بووە پەیوەندیەکانی تورکیا بەرەو ئاڵۆزبوو نەچێ دوای هەڵۆشانەوەیەکیتی سۆڤێت تورکیا ئەو پێگەی نەماوە ناتۆ بەو شێوەی جاران هاوکاری بکات تورکیا قاوقەکەی خۆی بچووک ترە بێتەوە و ئەم حکومڕانی کە ئێستش هەیە ئەم حکوومەتی کە هەیە دەوڵەتی تورکیای زیاتر تووشی خەیران کردووە بڵێن هاتنی ئەردۆغان ئەوش لەوە هاوپەیمانی چۆن بڵێ سپۆنسەرکردنی بزوتنەوە تونندڕەوەکان هەر لە داعش و بیگە تا بەری نووسرە و ئەمانە کە لە 2010 تا 2020 ئەو تەقینەوانی کە لە ئەوروپا کرا ئەمانە چاودێرانی سیاسی و دەوڵەتان ئەزانانی کە ئەم شتانە لە زۆربەی لە تووشیاوە تەسەڕوو بکات ینی گروپی داعش کە لە ئەوروپا تەقینەوە ئەکەن بە تورکیا تێپەڕن و ئەو گروپانەی کە لە تورکیاوە دێنە عێراق و سووریا تورکیا سپۆنسەریانەکە ینی ئەمانە مەلەفی حازرکراوە بۆ تورکیا من بە تەوەقعی خۆم بە پێشبینی خۆمەڵم ئەمە مەلەفی حازرکراوە بۆ هەر کاتێک کە تورکیا کەوتە ئەردۆغان کەوت ئەمانە لە محکمەیەکی نێودەوڵەتی یا قسەی لەسەر بکرێ هەر ئەوە نییە بێز هەر ئەوە نییە کە ئەو ساروخی S400 لە رووسیا کڕیەوە هاوپەیمانەتی دروستکەوە کە ئەندامیشی ناتوێ ئەوە بۆ ئەمریکا و ئەوروپا جێگەی قوبوڵکردن نییە یان سپیکردنەوەی پارەی ئێران لە ڕێگەی هاڵق باقمانە ئەمانە کۆمەڵە شتێکن دانراوە بووی بۆ تورکیا ئەو ڕۆژی کە لە هەڵبژاردنە من پێشبینی ئەوەکەم ئەو ڕۆژی لە هەڵبژاردنە کە ئەردۆغان ئەکەوێ ئەمانە هەمووی سەر هەڵدا ئەمانە دێنە سەر کاتە هەموو ئەمە لەفانی ڕوبەڕوو دەکرێتەوە ئەمانە خەیرانێکی گەورەیە بۆ تورکیا بۆ دەوڵەتی تورکیا و دەوڵەتی تورکیا ئێستا بەپێی ئەو چاوپێکەوتانی کە متابعەیەکەم چاودێریەکەم خەڵکی زۆر ناڕازیە ینی خەڵک بە شێوازێک هەبووە ئەندامی حیزبێکی تونڕەو بووە یان پێشتر لە هەڵبژاردنەکانە لایەنگری مەهاپەتچیەکان بووە ینی حیزبی تونڕەوی تورکیایەکە نەتەوە پەرستەکان یان لایەنگری حیزبەکەی ئەردۆغان بوون ئێستا ئەڵێن ئێمە تەنها ئێمە نان و ئازادیمانەوێ تونڕەوی نەژات پەرستی ئێمە تێر ناکات ئەتر سەیرەکەی خەڵکی تورکیا بەرەوە ئیتیجایاچێ ینی خەڵک ئەزانێت کە هۆکاری نەهامەتەکانی تورکیا هۆکارەکەی سیاسەتەکەیەتی نەک هۆکارێکی سروشتی بێ لەبەرەوەی خەڵکی تورکیا ئێستا بێتاقەت بوون ینی بێتاقەت بوون لە شەڕ لە جەنگ لە برسی بوون ئەمانە ئەکرێت چارەسەر بکرێ ئەگەر سیستەمی سیاسی دەست و پەنجەی نەرمکە و سیستەمیشی دیموکراتی لە تووشیا بێتەکایەوە ئەمانە چارەسەرەکرێ باشە یەکگرتنیم پارتە سیاسیانی تورکیا هەروەها پێکێنانی هاوپەیمانەتێکی گەورە و جەنابەت باست کرد لە سەدا 20 ڕێژەکە پێک بهێنێت تا شۆنەگەرەکان بۆ نزیک دەبنەوە لەوەی کە ئەم جارە با بڵین باردۆخ یاخۆ ڕەوشەکە یاخۆ دەسەڵات لە تورکیادا لە ڕیشەوە گۆڕانکاری تێدا دەکرێت و کورد دەتوانێت سەرکەوتوو بێت و ئەردۆغان با بڵین بدۆڕێت لە هەڵبژاردنەکاندا وەک وتم عاملی ئەساسی هۆکاری سەرەکی بۆ هەموو هێزێکی سیاسی کە شکست بێنێ سیاسەتەکەیەتی ئەو سیاسەتەی کە ئەمڕۆ هەیە بە شێوەیەکی عملی بە شێوەیەکی پراکتیکی خەڵکی تورکیا بینیمانە چونکە ئێستا خەڵک هەیە ئەڵێ لە تورکیا ماڵباتێک بنەماڵەیە کە ئەچن خێزانێک ئەچن شتەکردن لە بەهزار جاران بە کیلویان کڕیسە بە دانە ئەیکڕن ئێستا خەڵک بیر لەوەکات چۆن نانی وشکی دەستکەوە ڕۆژانە یعنی خەڵک ئێستا ئەڵێ لە 1970 خەڵک خەریکە ئەکەوێتە خوار هێڵی هەژاری ئەمانە هۆکارێکە بۆ ئەو شکستبوونی ئەو سیاسەتە یعنی تۆ سیاست چییە حیزب چیە لە هەموو دنیا هۆکارێکە بۆ بەڕێوەبردنی ئیدارێکی سەرکەوتوو بۆ باشکردنی ژیانی خەڵک لە ڕووی ئەمنیەت لە ڕووی ئابووری گەشەکردنی ئابووری ئەوان ئەگەر ئەو نەتوانێت ئەو شتانە دابین کە بەڕێ معارەزە ڕۆژ بە ڕۆژ بەرە فرامبوونەتیە و ئەو معارەزەی کە ئێستا لە تورکیایکن ئەم معارەزە پێشتر فەرعێک بوون لەو حیزبانی کە جیابوونێت یان نمونەیەکی خراپتریان هەبووە پێشتر لە ئیدارەدانی دەوڵەتی تورکیا ینی بۆ نمونە جەهەب بە درێژایی دروستبوونی کۆمار پارتیگەلی کۆماری هەیە پارتی نەژاد پەرستی مەهاپەکان هەبوو ئەمانە
بەدەیها جار لە خولەکانە سەرۆکایەتی و پەرلەمان و حکوومەتی تورکیا لەدەستیان بووە. یعنی ئێستا خەڵک ئەزانێ تورکیا پێویستی بە قۆناغێکی نوێ هەیە، قۆناغی لێ تێگەشتن، قۆناغی دیموکراتیزەکردنی وڵات، قۆناغی کە ئیتر ناتوانین ئینکاری لە بوونی نەتەوەیشی 40-50 میلیۆنی بکەیت لە تورکیا. ینی ئێستا گە سیر بکەین لە تورکیا ڕێژەی کورد یەک لەسەر سێی ئەگەر زیاتر نەبێ تورکیا پێگەێنێ، ئەمە ڕێژێکی زۆرە و ئێستا کورد خاوەنی ڕێخستنە، ڕێخستنی سیاسی هەیە، ڕێخستنی عسکەری هەیە. ئەگەر جاران هیچی نەبووە سەردەمی شێخ سەعید و سەید ڕەزا ئەمانە، بەڵام ئێستا کورد خاوەنی کۆمەڵەشتە و سیاست مەدار و عاقڵمەندەکانی تورک لەوە تێگەشتون کە ئیتر شتەکە ئەم کێشانە بەشەر چارەسەر نابێت، ئەوێ بە ئاشتی و بە شێوەیەکی دیالۆگ و دیموکراتیانە چارەسەر کرێ. حتا تەنانەت ئەندامانی هەدەپیش پیان وایە کە ئەم جارەکە ئەمان 120 تێپەڕیان کرد، ئەو کاتە ڕێژەی کورسیەکانیان ئەچێتە سەرەوەی 100 کورسی لە پەرلەمانە. ئەڵێ ئیتر ئەمە ئەگەر تورکیا ئێمە بتوانین دانیشتن گۆڕانکاری تورکیا بێت، ئەبێ پەکەکە شنگاوی هەڵبێ و چەکدانی و دەستکەینەوە خەباتی سیاسی. ینی من تەسەورەکەم بادیرەیەک هەیە بۆ ئەوەی کە پێشکەوتنی دروست بێت لە تورکیا، بادیرێکی باشە بێت. کاتە توانین بڵین هەڵبژاردنی ئەم جارەی تورکیا لە تەنگەژە ڕزگارەکات. بێگومان تەنها دەواازەیەک لە بەردەم تورکیا ئەوە ماوە، دەواازەیەکە نییە. ئەو ماوە لەم هەڵبژاردنا ئیتر بەپێی ئەو وتم ئەو نموزەجانی کە وەرجی ئەو سمپڵانی کە وەرێگرن ڕێکخراوە مەدەنیەکان ڕۆژانە لەناو خەڵکە داتاکوەکەنەوە، بزان ڕێژەی دەنگەکانی حیزبەکان چەند بەرز بوونێ چەند دابەزێ. ڕێژەی ڕەغمی ئەو هەموو ئیستبدادەتی کە لەسەر هەدەپ هەیە، بەڵام ڕێژەی دەنگەکانیان بەرە بەرز بوونەوە چێت، نەک تەنها لە ناوچە کوردیەکان، تەنانەت لەو ناوچانی لە ئەنەدۆڵی ناوەڕاست و ئەستەمبوڵ و مەترۆپۆڵە گەورەکانی تووشیا ڕێژەکان بەرەو بەرز بوونەوە چی ئەمە بادیرێکی باشە بۆ کورد و بۆ ئاشتی و بۆ دیموکراتی لە تورکیا. من تەسەوری ئەوە ئەکەم، پێشبینی ئەوە ئەکەم هەدەپ دوای ئەم پێکهێنانی ئەم هاوپەیمانیە لە ناوخۆی کووردە هەوڵ بدا لەسەر ئاستی تورکیا هاوپەیمانێکی گەورەتر دروستکە، هاوپەیمانێتی ئاشتی و دیموکراتی و پێکەوە ژیان، هاوپەیمانی دژە جەنگ و چارەسەرکردنی کێشەکان بە دیالۆگ. باشە کاک زەردەشت، ئەو هاوپەیمانیەتی کە دانراوە لە نێوان پارتە سیاسی کوردیەکانی تورکیادا تا ئێستا هیچ کاندیدێکی یاخود با بڵین بەپێی پێشبینیەکانی جەناب دۆ شارەزایەک لە کاروباری تورکیا هەروە چاودێرێکی سیاسیش پێت وایە باشترین کاندید کە بتوانێت ڕکابەری ئەردۆغان بکات کێ بێ بتوان هەڵی بژێرن؟ بێکمان لەوێ زۆر کەسی تایە، ینی ئێستا چاوەکان زیاتر لەسەر زیاتر لەسەر سەلاحەدین دەمیرتاشە، پێشتر لەسەر لە نازانە و خەتیب جۆ ئەحمەد تورک ئەوانە هەبوو، بەڵام ئێستا ئەوەی کە لە ساحەی سیاسیا زۆرتر بە تایبەتی دوای گرتنەکەی لە زیندانە لەلایەن تورکەکانیش خۆشەویست بووە، یعنی نەک تەنها لەلایەن کوردەکان. من چاوپێکەوتنێکی کە من بینی کەناڵێکی تورکی لەسەر شەقام چاوپێکەوتنی لەگەڵ خەڵکاگر خەڵکی ئاسایی سەرجادا سەیکەی دایکەکە مقابلەیان کرد، ئەوی دەنگ بە چیە؟ من دەنگ بە حیزبی مەهاپایەم، ینی کە توندڕەوترین و نەژاد پرسین حیزبی تورکیایە. مناڵەکەی تەمەنی 10 ساڵ نابوو، ئەی من نەتوانێت زۆر باش بڵێ، من دەنگ بە سەلاحەدین دەمیرتاشێم بە حیزبە کوردیەکە. ینی ئێستا لە زاکیرەی خەڵکی تورکیا شتێک دروست بووە، ئەوەیە کە ئیتر بە دوای بەدیلە ئەگەڕن، بە دوای چارەسەر ئاگەڕن. ینی ئەمە بۆتە تەنها چۆن بڵێ فاکتێک نییە تەنها لە بینی خەڵکی بۆیان دەرکەوتۆ بۆیان ڕوون بۆ تۆ کە ئەم بارودۆخە سیاسی و ئابووری کە دروست بووە ئەردۆغان یاخود سیاسەتەکەی ئەردۆغانە دروستی کردووە. بەتەئکید وایە، ینی ئێستا خەڵک لەوە تێگەشتووە کە ئەم سیاسەتە تورکیا زیاتر بە قوڕابە، زیاتر تووشی ماڵوێرانی و مەسات و برسی بوونەکە، چونکە ئێستا خەڵکی تورکیاش لەوە تێگەشتون ئەوانەی کە تا دوێنێ بە عەقڵەتێکی زۆر ڕوانە ئینانە کرد، هەندێک لەوانە ئێستا گەڕاونەوە بۆ ئەوەی کە ئیتر ئێمە نان و ئازادیمانەوێت، پێگەوە ژیانمانەوێت. ئەمە دەواازەیەکی زۆر باشە بۆ حیزبی کوردی بە تایبەتی بۆ هەدەپە کە ئێستا بە خۆی بەهێزکە ماڵی خۆی ڕێکا بتوانین لەسەر ئەوانەش ئیشکا لەسەر ئەو ڕیتمانە. باشە کاک زەردەشت، ئەوەی کە پێشتر باست کرد لەوەی کە لەلایەن لایەنە نێودەوڵەتیەکان و هەروە ئەمریکاشەوە ئەوە بە باشی دەزانرێت کە لە پشت هەر گروپێکی تیرۆریستیەوە کە دروست بوو یاخود هەر با بڵین
هەر هەڕەشەیەک لەسەر تورکیا هەر تەقینەوەک بوو بێ لەسەر با بڵێن ببوورە لەسەر ئەوروپا یاخۆت لە ناوچە کوردیەکانم بەرەی نووسرە و داعش ومانە هەمووی لینکێک لە نێوان ئەم گروپانە و لە نێوان یاخود با بڵین لەگەڵ تورکیادا هەیە بۆچی تا ئێستا نەتوانراوە بۆمنە بڕیارێک دەربکرێت لەوەی لە حەلفی ناتۆ بیخەنە دەرەوە تورکیا بخەنە دەرەوە باست کرد تەنها چاوەڕی ئەوەن کە بزانن لە هەڵبژاردنەکاندا سەرکەوتن بەدەست دێنێ یاخود دەدۆڕێت ئەگەر هاتوو لەم هەڵبژاردنەشدا سەرکەوتنی بەدەستێنە کاردانەوەکان لەسەر تورکیا چی دەبن هەروەها چۆن مامەڵە لەگەڵ تورکیادا دەکرێت لە حەلفی ناتۆیە تورکیا دەوڵەتێکی گەورەیە و مووقعەکەشی مووقع لە ڕووی سیاسیەوە مووقعێکی گرنگە وەکو پردێک وایە لە بینی ئاسیا ئەوروپا وەکو دەوڵەت تورکیا بۆ ناتۆ بۆ ناوچەکە گرنگە بەڵام وەکو ئەم حکومەتی کە ئێستا هەیە ئەم حکومەتە بۆ ئەوان گرنگ نییە چون ئەم حکومەتە دەست و پەنجەی ڕاستە تورکیا ئەندامی ناتۆیە تورکیا چۆن بۆتە ئەندامی ناتۆ تورکیا بە درێژایی 60 ساڵ کە ناتۆ دروست بووە مووقع سیاسیەکەی مووقع جوگرافیەکەی وای کردووە کە تورکیا بکەوێت ناو ناتۆ نەک حکوومەتەکەی بەڵێ نەک حکوومەت و بەڕێوەبردنەکەی نەک حکوومەت و بەڕێوەبردنەکەی چونکە ئەو حکوومەتە سەردەمی یەکێتی سۆڤێت سەردەمی جەنگی سارد بە درێژایی دروستبوون یەکێتی سۆڤێت تا هەڵۆشانەوەی لە ساڵی 1990دا دەوڵەتانی ناتۆ دەوڵەتانی ئەوروپا ئەمریکا هەمیشە ویستیانە جێپی خۆیان لێوێ قایمکەن وەکو دیوارێکی ئازل لە بینی ئەوروپا و ڕووسیا و بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵام دوای هەڵۆشانەوەیەکی تیۆ سۆڤێت ئەو گرنگیە نامێنێ نەبوو ئێران نەبوو تورکیا نەبوو ئەفغانستان چونکە ئەوانە هەمیشەوەکو پەرژینێک وابوون لە بینی بۆ یەکێتی سۆڤێت تەسەڕوف نەکابێت فکری شوعێت نەیەتە ئەوروپا نەیەتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لێ دەست نەگرێ بە سەر شوێنە گەرمەکانە ڕووسیا و نفوزی خۆی لەو شوێنە زیاد دەکاتوانیوە کە رووسیا یەکێتی سۆڤێت دەڕۆشاوە ئیتر ئەوانش گرنگی خۆی نامێنێ ئینا خۆ تۆ سیر بکە ئێران لە سەردەمی حەمەڕەزا شای پەهلەویە ئێران بنکەیەکی ئەمریکی ئیسرائیلی بووە خۆیان لە ناویان بردو و خومینیان هێنا بۆچی چگە ئەوان خومینیان کە هێنا بە ئایدیایکی ئیسلامی جمهوریەکی ئیسلامی لێ دروست بوو بەتەزان ئایدیای ئیسلامی لەگەڵ ئایدیای کۆمۆنیزمە شوعێتە دووشتن تەسەر لە یەکتری ئەدەن یعنی بۆ ئەو نیزامیان لێوێ دروست کرد لە ئەفغانستان بە هەمان شێوە حکمی شوعەکان نەما ئیسلامیەکانی هێنا حکمە دیار و ڕەبانی و تورکیاش بە هەمان شێوە بەڵام دوای هەڵۆشانەوەیەکێتی سۆڤێت ئیتر ئەم وڵاتانە ئەو گرنگی خۆی نامێنێ بۆ پێ و تورکیا خۆشی ئەو ئەزانێ یعنی ئەو سیاسەتە دووفاقیە ناتوانێت بەڕێوەبەرێ پێیەکی لە رووسیا بێ پێیەکی لە ناو ناتۆ ئەمریکا بێ ینی ئێستا ئەو ملبلانەیە هەیە بە تایبەتی ئێستا لەکوێ ڕەنگیاوەتەوە لە سووریا لە باکووری سووریا و ڕۆژاوای کوردستان تورکیا ئەردۆغان چەند محاولە ئاکا لە کۆبوونەوەکانە بینیمان لە تاران لە ئەوروپا لە سوچی لە رووسیا ئۆکەیشی وە نەگرت بۆی ئۆپەراسیۆن عسکەریەکەی بکات ئەمە نیشانەی ئەوەیە کە تورکیا مووقعەتەکەی بەرەو لاوازبوونەچی ئەو مووقعەتە بەهێزەی نەماوەکو جاران لەسەر ئاستی لەسەر ئاستی تۆ ڕاستە دەوڵەتێک گرنگی خۆی هەیە شوێنەکەی گرنگە بەس ئەم حکومەتە گرنگ نییە بۆ ئەوان ئەم حکومەتە ئەبێ بڕوخێ لایە بن چونکە ئەم حکومەتە مای سەرێشەیە و دوور نییە ئێستا چاودێرانی سیاسی لەسەر ڕۆژ قسە ئەکەن دوور نییە ئەم ڕێڕۆشتنی کە ئێستا تووشیا پێ ئاڕوا دوای لێ بکات لە ئەندامێتیش بکەوێت لە ناتۆ لەوێش بیخن چونکە کۆمەڵە شتکە کراوە ئەمە دەرەوەی خواستی ئەوان بوو ئیتفاقی لەگەڵ رووسیا و کڕینی ساروخی S400 کە ئەو سیستەمە دژە سیستەمێکی ناتۆییە لە ڕووی تەکنۆلۆژیای عسکەری ئەمانە مای سەرێشەیە بۆ دەوڵەتانی ناتۆ پیان قبوڵ ناکرێت باشە زۆر سپاس سپاس زەردەشت جەلال شارەزا لە کاروباری تورکیا سپاس بۆی کە لە لامان ئامادە بووی دووبارە بەخێر هاتی سپاس بۆ ڕوونکردنەوەکانت